ساڵ بە ساڵ قەیرانی کەمی بینای خوێندن لە عێراق زیاد دەبێت. مامۆستا جاسم یەکێک لە مامۆستاخان نشینەکانی خورماتووە باس لە کاریگەری زۆری خوێندکار لە پۆلدا دەکات لە سەردابەزینی ئاستی تێگەیشتنی خوێندکاران. ڕاستی ڕابردوو تەلەبە شەرعی قانون تربیە 25 تەلەبەیە. ئێوە شەوارگە ساڵێ زیادەوی. ئیسا خۆم لە پۆلی بەعز مەکتەبەکان کە یە 45 من نەمدیەوە چاو خۆم بەس بەعز مەکتەبەکان ئێژین گەیە 50 زیاتر بەس خۆم فعلیەن دەرسم داوە 46 تەلەبە 47 عەجبا 47 کەی تێگەیە چۆن تێگەیە کەی سرەی تێبەستە بەناڵتیە. بە پێی و زانیاری و داتایانەی لە پەروەردەی خورماتووە دەست کورتساد نیوز کەوتووە لە سنووری قەزاکەدا 36,670 قوتابی و خوێندکار هەیە جگە لەو قوتابی و خوێندکارانەی کە ئەم ساڵ وەردەگیرێن کە دابەشبوونە بەسەر 137 قوتابخانە و خوێندنگادا. لە خورماتوو بەهۆی ئەستنزمی تێگەیشتنی خوێندکاران لە پۆلدا زۆربەیان ڕوو دەکەنە ڕێکخراو و پەیمانگا ڕاهێنەرەکان بەخۆ بەهێزکردنی ئاستی زانستیان. ئێستا وای کردووە کە بینایی قوتابخانەکان زۆر کەمن ئەویش بۆتە هۆی ئەوەی کە لە قوتابخانەکان جاروا هەیە 3 دەوام هەیە 4 دەوام هەیە ئەگەر چارەسەر بکرێت ئەبێ بینایی تازە بکرێت بۆ قوتابخانەکان بۆ ئەوەی ڕێژەی قوتابیەکان لە خوێندکارەکان لە ناو پۆلەکاندا کەمتر بێتەوە بۆ ئەوی زیاتر تێبگەون ئەگەر زۆر بن تێ ناگەون لەبەر ئەوە ناتوانن دەرسەکانیان بخوێن وانەکانیان بخوێنەوە باشی وەری بگرن لەبەر ئەوە تێن بۆ پەیمانگا مەدەنیەکان. سنووری قەزای خورماتوو پێویستی بە زیاتر لە 70 بیناینەوەی خوێندنگا هەیە تاکو لە هەر پۆلێکدا 25 خوێندکار هەبێت بۆ ئەوەی ئاستی تێگەیشتن بە باشی بە خوێندکاران بگات. بە دروست نەکردن و تەواو نەکردنی بینای خوێندنگاکان لە خورماتوو ئاماژەیەکە بۆ ئەوەی کە قەزاکە ساڵی نوێی خوێندنی بە قەیرانی کەمی بینای خوێندن دەست پێ دەکات. بەڕێوەبەری پەروەردەش دەڵێت ناچار دەبین بەشێک زۆر لە خوێندنگاکان 3 داوامی تێدا بێت و لە هەر پۆلێکیشدا 30 بۆ 35 خوێندکار تێدا وانەوەربگرێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.